که در این مبارزه تاریخ ساز لە ئەنگاوێکی چاوەڕوان نەکراودا دکتۆر محەممەد جەواز زەریف وەزیری دەرەوەی کۆماری ئیسلامی ئێران دەست لە کارکێشانەوەی پێشکەشی حەسەن ڕۆحانی سەرۆک کۆمار کرد و لە تویتێکدا لەبارەی هۆکاری دەست لە کارکێشانەوەکەی ڕایگەیاند دەست لە کارکێشانەوەکەی بۆ بەرگریە لە پێگەی وەزارەتی دەرەوەی کۆماری ئیسلامی ئێران. ڕۆحانیش لە ئەوتەیەکدا سوپاسی هەرێک لە وەزیری کاروباری دەرەوە و نەوت و سەرۆکی بانکی ناوەندی کرد ئەوانی با سەربازی سەنگەری پێشەوەی ڕوبەڕووبوونەوەی گەمارۆکانی ئێران لە قەڵەمدا. دکتۆر زەریف لە خێزانێکی دەوڵەمەندی دیندار لەدایک بووە. هەر لە منداڵیەوە بە هزری دکتۆر عەلی شەریعەتی ئاشنا بووە و بۆ درێژەدان بە خوێندنیش لە تەمەنی 17 ساڵیەوە چووەتە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا و لە ویلایەتی سان فرانسیسکۆ لە بڕوانامەی ناوەندیەوە بۆ 2 ماستەر و دکتۆراکەشی لە پەیوەندیە نێودەوڵەتیەکان و یاسای نێودەوڵەتی و سیاسیدا وەرگرتووە. بەر لە وەرگرتنی پۆستی وەزارەتی دەرەوەش چەندین پۆستی گرنگی دیپلۆماسی و ئاکادیمی وەرگرتووە و یەکێکە لە کەسایەتیە سەرکەوتووەکانی ڕیفۆرمخوازەکانی ئێران. چاودێران بڕوایان وایە ئەم ڕابردووە ئاکادیمیەی ناوبراو توانی سەرکەوتووی بکات لە گفتوگۆی دۆسیە ئاتۆمیەکە و دوای واژۆکردنی ڕێکەوتنامە ئاتۆمیەکەش وەک پاڵەوان لە شاری تارانی پایتەختی کۆماری ئیسلامی ئێران پێشوازی لێکرا. دەست لە کارکێشانەوەی دکتۆر زەریف بۆ هەردوو بەرەی پارێزگار و ڕێفۆرمخوازەکان غافڵگیرانە بوو. بۆیە کۆمیسیۆنی کاروباری دەرەوەی ئەنجومەنی شورای ئیسلامی ئێران لە کۆکردنەوەی واژۆدایە بۆ ڕەتکردنەوەی خواستەکەی ناوبرا و درێژەدان لە پۆستەکەیدا. پارێزگارەکانیش دوای مانەوەی دەکەن و ڕایدەگەیەنن ئەگەر ناوبرا و 6 ساڵی ڕابردوو کاری باشی کردووە بە تایبەت واژۆکردنی دۆسیە ئاتۆمیەکەی ئێران و کۆبنەوەکانی پێنجکۆیەک با لە پۆستەکەی بمێنێتەوە ئەگەر خراپیشی کردووە با لێپرسینەوەی لەگەڵدا بکرێ. دکتۆر محەممەد جەواد زەریف کە هەمیشە باخەندە و ڕوویخۆشەوە لە کۆڕ و کۆبنەوە دیبلۆماسیەکان دەردەکەوت بەرامبەرەکانی بەو شێوازە تێدەگەیاند کە وڵاتەکەی نایەوێت هەڵچوون و ناکۆچیەکان پەرە پێبدات تا ڕادەیەکی شتوانی سەرکەوتوو بێ. بەڵام هاتنی دۆناڵد ترامپ و کشانەوەی ئەمریکا لە ڕێککەوتنامەی ئەتۆمی لەگەڵ ئێران و گەمارۆ قورسەکان بۆ سەرە وڵاتە زیانی گەورەی بە ڕەوتی ڕیفۆرمخوازەکان لە ئێراندا گەیاند. لە بەرامبەرشدا تێزی پارێزگارەکانی سەرخست کە پێیان وایە ڕێگەی ئاشتیانە لەگەڵ خۆراوە سوودی نییە. بۆیە لە سیاسەتی نێودەوڵەتی و ناوچەییدا لە دەرەوە و ناوخۆ دکتۆر زەریف کەوتە ژێر گوشاری گەورە بۆیە گران بوو بتوانێت باڵانسی دیپلۆماتی کاریگەر لە وەزارەتەکەی و داهاتوو ڕاگرێ. چاودێرانیش پێیان وایە ئەو گوشارانە تەنیا بژاردەیەکیان لە بەردەم جەواد زەریفدا هێشتەوە. ئەویش دەست لە کارکێشانەوە بوو لە پۆستی وەزارەتی دەرەوەی کۆماری ئیسلامی ئێران. its obligations. The United States has openly violated its obligations and Europeans have not fulfilled their obligations.